گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێپێوانی هاوڵاتیان لە وڵاتانی ئالمان و نۆروێژ، بەردەوامی میلیتاریزەکردنی شارە جیاوازەکانی کوردستان، بەیاننامەی ئەنجومەنی سنفی موعەلمانی شابات، بەردەوامی کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆکانی ئێران و لە سێدارەدانی 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕێپێوانی هاوڵاتیان لە وڵاتانی ئالمان و نۆروێژ. ڕۆژی یەکشەممە بە هەزاران هاوڵاتی لە شارەکانی کۆڵنی ئالمان و پایتەختی وڵاتی نۆروێژ بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان و هەروەها بەرخۆدانی ڕۆژئاوای کوردستان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێک کە بەدەستمان گەیشتوون، بەشداربووانی کۆبوونەوەکە بە بەڕێوەبردننی چەندین ڕێپێوان، وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی، ڕژیمی تورکیا و حکوومەتی کاتی سووریا خوازیاری کۆتایی هاتنی سەرکوتی هاوڵاتیانی ناڕازی لە ئێران و کوردستان و هەروەها هەڕەشەکانی ڕژیمی تورکیا و حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بوون. لە درێژەی ڕێپێوانەکەدا تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە هاوکات لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی دیکە بەشداری ڕێپێوانەکەیان کرد و هەڵوێستی تندی خۆیان دژ بە ستەمی دیکتاتۆران دەربڕی. بەردەوامی میلیتاریزەکردنی شارە جیاوازەکانی کوردستان. بەپێی هەواڵی گەیشت و ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای تێپەڕبوونی لانی کەم 3 هەفتە لە دەست بەسەرکردنی ناڕەزایەتیەکانی خەڵکی ناڕازی دژ بە دەسەڵات بەردەوامە لە ناردنی هێزی سەرکوت و سەربازی بۆ شارە جیاوازەکانی کوردستان. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای میلیتاریزەکردنی شارە جیاوازەکانی کوردستان سپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ترساندنی خەڵکی مەدەنی و بەرزکردنەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە لە چەندین شاری کوردستان مانۆڕی سەربازی ئەنجام داوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین تەقینەوەی گوماناوی بەهێز لە چەندین شار و شارۆچکەی ئێران ڕوویداوە کە هێشتا هۆکاری تەقینەوەکان و ژمارەی گیان لەدەستراوان و برینداران بە تەواوی ڕوون نەکراوەتەوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتێکی خەڵکی شاری ئیلام. بەپێی راپۆرتی گەیشت و سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 21 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هاوڵاتێکی خەڵکی شاری ئیلام هێشتا هۆکاری دەست بەسەرکران و چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو هاوڵاتیە بە ناوی فەریبورد سادقی ڕێکەوتی 19 بەفرانباری ئەمساڵ لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە ناوبراو لە سەرەتای دەست بەسەرکرانی تاک و ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. بەیاننامەی ئەنجومەنی سنفی موعەلمانی شابات. بەپێی هەواڵی گەیشت و ئەنجومەنی سنفی موعەلمانی شارستانی شابات سەر بە پارێزگای کرماشان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری ئازادی دەستبەجێ بەندکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو بوون. بەپێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە هاوڵاتیان لە ئێران و کوردستان لە ماوەی زیاتر لە نیو سەدەدا بە دژواری و لەژێر سەرکوتێکی زۆردا ژیانیان تێپەڕ کردووە و هەموو کات لەژێر گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بوون. بەڵام لە ئەنجامدا بەهۆی بەرزبوونەوەی کتوپڕی ڕێژەی هەژاری سەرکوتی ناڕازیان، کێشەی مەعیشەتی کرێکاران و چینی ستەم لێکراو، خراپی دۆخی بێداشت و دەرمان لە وڵاتە، پێنەدانی مافی خانەنشینکراوان و هەروەها دەست بەسەرکرانی خەڵکی ناڕازی ناچار بە دڕبڕینی ناڕەزایەتی بوون. بەڵام ڕژیمی دەسەڵاتدار لە ئێران نەک تەنیا وەڵامی داخوازیەکانی خەڵکی نەداوەتەوە، بەڵکو بە توندترین و دڕندانەترین شێوە هێرشی کردە سەر ناڕازیان و کوشتارێکی میژوویی ئەنجامدا. لە درێژەی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە پێویستە تاوانبارانی دژ بە خەڵکی ناڕازی سزا بدرێن و هەروەها هاوخەمی خۆیان ئاراستەی هەموو بنەماڵەی گیان بەخکردوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو کردووە. بەردەوامی کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆکانی ئێران. ڕۆژی یەکشەممە 12 ڕێبەندانی 1404 هەتاوی خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران دژ بە کوشتاری دڕندانەی ناڕازیان کۆبوونەوە و
تەحریمی تاقیکردنەوەکانی ئەم وەرزەیان کرد. بەپێی ئەو وێنانێک کە بەدەستمان گەیشتون، خوێندکارانی پزیشکی زانکۆی تاران بە دانانی وێنەی ئایدا حەیدەری لە گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو پەیمانیان لەگەڵ گیانبەخکردووان نوێ کردەوە. هاوکات لە زانکۆی زانستە پزیشکیەکانی شارەکانی ئەهواز، مەشهەد، تەورێز و چەندین شاری دیکە خوێندکاران سەرەڕای تەحریمی تاقیکردنەوەکانیان بە کۆبوونەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوە یان بینای ناوەندی زانکۆ پشتیوانیان لە ناڕەزایەتیەکانی خەڵک کرد و خوازیاری سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. بانگهێشتی بنەماڵەی ڕۆژنامەوانان و چالاکانی دەرەوەی وڵات. لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی چەندین ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی و سیاسی دەرەوەی وڵات لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بانگهێشت کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بانگهێشت و لێپرسینەوەی بنەماڵەکان پێیان ڕاگەیەندراوە کە پێویستە هەوڵ بدەن کەسەکانیان لە دەرەوەی وڵات ناچار بکەن کە کۆتایی بە چالاکیەکانیان بێنن. هەروەها لە بەردەوامی گوشارەکاندا هەڕەشەیان لێکراوە کە لە ئەگەری وەڵام نەدانەوەیان دۆسیە قەزایان بۆ ساز دەگرێت یان گوشارێکی زۆر دەخەنە سەریان. بەردەوامی هەڵمەتی پشتیوانی ئێرانیانی ئازادی خواز لە ناڕەزایەتیەکانی خەڵک. ڕۆژی یەکشەممە 12 ڕێبەندانی 1404 هەتاوی زیاتر لە 100,000 هاوڵاتی ئازادی خواز لە شاری تۆرۆنتۆی کانەدا بەمەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی ئێران کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی، بەرزکردنەوەی وێنەی گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو، هەروەها بەدەستەوە گرتنی پلاکارد، خوازیاری هەڵوێستی توندی کۆمەلگای نێودەوڵەتی و سزادانی تاوانباران بوون. هاوکات لە وڵاتانی ئوسترالیا، ئیرلەند، فەرەنسا، قبرس، ژاپۆن، ئامریکا و ئینگلیز بە بەڕێوەبردننی چەندین کۆبوونەوە ڕێپێوان پشتیوانی خۆیان لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دەربڕی. گیان لە دەستان و برینداربوونی 8 کرێکار لە شارەکانی کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 8 کرێکار لە شارەکانی نەیشابور، ساوجەبڵاغ و تاران بەهۆی پایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کار بوون. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 25 ساڵ و خەڵکی شارستانی نەیشابور بەهۆی کەوتنە خوارەوەی لە شێرکەتێکی شارەکی پیشەی خەیام گیانی لەدەستاوە. هەروەها ڕۆژی پێنجشەممە 9 ڕێبەندانی 1404 هەتاوی بەهۆی ئاگرگرتنی کارگەیەک لە شارۆچکەی پیشەی کاوش لە شارستانی ساوجەبڵاغ 2 کرێکار گیانیان لەدەستاوە و 4 کرێکاری دیکەش بە سەختی بریندار بوون. هەروەها لە ڕووداوێکی دیکەدا ڕۆژی یەکشەممە 12 ڕێبەندان بەهۆی ئاگرکردنی کارگەیەک لە شەقامی خەیامی شاری تاران کرێکارێک بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. دوا هەواڵمان سەبارەتە با لە سێدارەدانی 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتەکان ببورن بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 زیندانی بەناوەکانی حاتەم شەمشیری، ئەردەشیر مەولایی، ئەبولفەزل بەیگ محەممەدی و جەواد حەقیقەت بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی خۆڕەم ئاوا، کرمان و زەنجان لە سێدارە دراون. هەروەها 8 زیندانی دیکە بەناوەکانی ئەمیر ڕۆحی، سەجاد فەرهادپور، موسا ڕەهبەر، تاهر یەزدانی، مهران شەوکەت، عەلیزاد ئەکبەری، مەنسوور ئەزغەری و هاشم عەباسی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی کرمان، خومەین، لاکانی ڕەشت و ئەهەر ئیعدام کراون. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.